ئەگۆرانیەش پێشکەشە بە کاکە محەممەدی حاجی سعدی خۆشەویست و کاکە عەلی حاجی قاسم زۆر دەمێکە دەیناسم هەر بژی برای خاسم. چەند جوان و شلوملی دەڵای خورمای بابلی چەند جوان و شلوملی دەڵای خورمای بابلی ئەوە ماوەی ساڵێکە وا دەدەم دەور و خولی وای قوبوڵم کا بەقلی وای دەمشم سەر و ملی با لەسەر من حاشاکە لە مێردی گەڕ و گولی هەربا لەسەر من حاشاکە لە مێردی گەڕ و گولی کفرە یار بەو جوانیەوە شەوان دەستکاتە ملی ئەی محەممەدی حاجی سعدی چەند کەسێکی عادلی عەلی حاجی قاسمیش لە کورد و سەسومبلی بۆ کاک هۆگر بێلانە هەر دەڵی مەقاولی بۆ کاک گۆرە سنجاوی ئەی حەق و ڕاست و عادلی حەق و ڕاست و عادلی لە سایەی دۆستەکانم تووشم دێ ماڵ وێرانی لە سایەی دۆستەکانم تووشم دێ ماڵ وێرانی بۆ کەیف و سەفای خۆیان من دەکەن بە قوربانی هەرە وەسیەت دەکەم گەرمردم نەمام لە دونیای فانی حەز دەکەم گۆڕەکەشم دوور بێت لە ئاوەدانی نەوەکو دۆستەکانم زوو زوو بێنە سەردانی هەرە بەندی شا و سامەیە یاخوا بمە قوربانی بۆ کاک سەرۆ هیرانی ماز دەکەم چاوەکانی قەت بەردی سارد و گەرمی نەیاتە بەر پیانی هەی نەیاتە بەر پیانی دەردی کەسم نەدیوە وەگی من کاری گەربێ دەردی کەسم نەدیوە وەگی من کاری گەربێ یاری کەسم نەدیوە وەگی من بەعسی سەر بێ هەر یاری کەسم نەدیوە وەگی من بەعسی سەر بێ هەڵی دەگرم و دەڕۆم 500 قەرزم لەسەر بێ هەرچووکەی وەسارامم برایەتی دەتا سەر بێ هەرچووکە شێف بێژەنم هەرچووکە شێف بێژەنم گوێک دەبەندی برال بێ دەڵێن دەساوی خۆشە درۆنیە ماڵم خەرابێ شێ دەساوی شێف بخوا تا ساڵێ برسی نابێ ئەی تا ساڵێ برسی نابێ شامانی قوربانە بە هەرە هێندە لە فکری تۆدا مێسە خۆم بیر چۆتەوە هێندە لە فکری تۆدا مێسە خۆم بیر چۆتەوە بۆ وا دەکەی کەسەکەم حاڵم وا شڕ بۆتەوە هەر بۆ وا دەکەی کەسەکەم حاڵم وا شڕ بۆتەوە ماڵە گۆرە شەیدایە ماڵە گۆرە شەیدایە سەد ماڵی لێ بێتەوە بەندی گۆرە شەیدایە برا جوانەکەم هەوە وەکو پێشینان دەڵێن قەت بیرم ناسێتەوە ئاوێک بخۆم لەکانی قەت پڕی
ساڵیادی محەممەدا وا دانیشتین پێکەوە ئاگای لە باڵاکەت بێ شێ قەدری کاریکەوە ئاگای لە باڵاکەت بێ شێ قەدری کاریکەوە بەس ناموسمی لێ دەرچێ هەرچیم هەیە هی ئەوە هەرچیم هەیە هی ئەوە هر منطقه تصویرم که لیمی بگیره زوما منطقه تصویرم که لیمی بگیره زوما لبر بعض کسانه لهنر زور مندوما های لکاتی بند گوتنده دایما قصه لروما هر هندی کس واد زارن هنر مندی شینوما اود ساله دیلم بو دوره بسر شوما هەی ساڵیادی محەممەدا ئەم شەو گەورەی کردومە بۆ کاهۆگر بێلانە دەڵای بیری کردومە لەگەڵ گۆرە سنجاوی قەت ناڵم ماندومە لا خزمەت جەنابتاندام بەدای مەنسووکەیتوم هەرە بەدای مەنسووکەیتومە بژی مامە ئیمانگەردی دەکەم قایم بادەر نەچم لە تایم لە شعرا وەک وەفایم بادەر نەچم لە تایم لە شعرا وەک وەفایم تازە لە خەوە ساوم لە کەوتومە سەرتایم تەنها بەو قورعانە دێڵم جووری سەیبرایم بۆ کەعەدناشی وەیی لا خزمەتیان بەدایم تەحسینی عەشقە و سەقای چووکەی عەشقە و سەقایم بچکۆڵەی مام تەحسینم لا خزمەتیان بەدایم ئەو تەحسینم خۆش دەوێ بادەر ناچم لە تایم بادەر ناچم لە تایم هاي لقصي احتراما بشوكترين انسانم لقصي احتراما بشوكترين انسانم احتراميش بترازيه باشاش بيش لازانم هاي لقبك الشيدايا ممنوني مام قورانم بوكا قورا الشيدايا قصاي كوي لجانم بوكا قاكو عمرا ديلم متى دتوانم وما ماكو عمرا دامناي وكسا وكانم يكشي لبرا كانم زارو بر مشغول بم کلایی فکموا ابلا کومیت نوسه ناویرم بیخیر موا یارم کومیت نوسه ناویرم بیخیر موا بوکا کوگر بیلانا یما دوسیم بیکوا صلاو لدی خان بی بداکی خوی بستوا صلاو لدی خان بی بداکی خوی بستوا یک نصیحتی دکم بزمیری نسیتوا تیک توک و پوزی و سناب لی نزیگ نبیتوا خروان رادان وبابجيان قلت خيتو ومليان كارخانه وخلي فليان ما بعتد للسجرم لقلم الشيخ كان اريد قرم ودرم بويا كاني عارفان لوي روان مدكن يكسر بوني شولكن قيناك كافر نابم ناس مصر ديني اوان شقلو بقلد بوطلم بزماني جولك كان بس شبياوي شدكا بالاي برزورك جوان اكار روشاني بينم دنيا ملادم تزيندان دڵم بە قوربان دەبم وام لێ مەکە بێ پەیمان دوێنێ چاوم پێکەوت لای ماڵی زانە سەربان هەرە بانگم کرد بە هێواشی وتم چۆنی دڵە گیان کەی قەولێکم پێدەدەی چاوەڕوانم چاوەڕوان هەزار خۆزگەم بەو کەسەی لیمۆ دەگرێ بە چنگان بێزار بووم مە تاکوکەی غەم و مەینەت و گریان چاوەڕێ ئەو ڕۆژەمە تۆم بێ
تەلا بەسەردان دێڵێ فەرمان بێلانە سەر قەڵەی هونەرمەندان ئەو چاوانەی ماز دەکەم بژی گۆرە سنجاوی دێڵم لە گەعدەی مەردان ساڵیادی محەممەدا وا کەوتومە سەربەندان کاگۆیار تەمەند درێژ بێ کوڕە جوانی مام گۆران بۆ کاگۆیار تاقانە هەر لە چاوی نامەردان هەر لە چاوی نامەردان بەرەو سەباحەی بەردەمامە